دۆستان ئازیزان لە هەر کوێیەکی ئەم سەرزەمینەن، ئازیزان جارێکیکە خۆشحاڵین پێتان شادەبینەوە لەم تەوەرەیە، تەوەری فیلمی زەرێ، فیلمێکە بەسەر ئێمەی کوردەوە هەموو هەیەتی. ئەم فیلمە لە ساڵی 1926 دەرهێنراوە، بەرهەم هێنراوە لەو کاتەیە کە فیلم لە سەراسەری جیهان هەموو بێدەنگ بوونە. هیچ فیلمێک نەبووە لەو کاتەیە دەنگی لەسەر بوو بێت و فیلمەکانیش ڕەش و سپی بوونە. ئەم دەرهێنەرە ئامۆبەجی نەزاریان دەرهێنەرێکی ئەرمەنیە. ئەم دەرهێنەرە ئەوەنە نزیک بووە لە ڕۆحی کورد، ئەگەر بێت و ئەلەم چەند ڕۆژەیە لەم هەفتەی پێشوو چەند جارێک لە ڕێی یوتیوب و دوایی جارێکیش خۆشمان هەر بەلای فلیمەکەمان هێنایە نیشاندان بۆی هەموو کەسێک بیبینێت. هەرچەندێ من داوای لە بردنەکەمەوەی کە هەبوو دۆبلاژی ئەرمەنی بوو، بەڵام ئەم کۆپیە با بڵێن ئەمەمان دەستکەوت کە جوانترینیان بوو، ئەوانی تر کە هەبوون جوان نەبوون، هیچ شایانی ئەوە نەبوون، یعنی سەیری بکەیت، یعنی بێتاقەتە بووی لێ، بەڵام ئەمیان جوانترین بوو. اینجا لەم هەفتەیە ئەگەر دیقەتتان دابێت ئەم فیلمە لە هەموو چێوەیەکی فرێمێکی کە لێی بڕوانیت بۆنی کوردی لێدێت، لە هەموو حرەکەیەک، جوڵەیەک، بزافتێک هەمووی بۆنی کوردی لێدێت. هەموو شتێکی کوردیە، لە جل، لە ئەکسسوار، لە دیکۆر، لە دەوروبەر، لە هەموو شتێکی کوردیە. ئەوە نە کوردیە باوەڕتان هەبێ برادێک هەر بۆ نوکتە بۆتانێک جێڕمەوە، شێرکۆی ناوە، شێرەی کلارنێتی پێڵێن، باڵەبانی لێداوتم شێرێک جان باڵەبانێکی جوانە لێداوتی کاک سەرکەوت ئازایەتی من نییە، وتی باڵەبانەکە بۆنی دووجی مەڕەکەی لێدێ. ئیتر کە سەیری ئەم فیلمەشەکەیت هەموو ئەو شتانی کوردی تیابینیتەوە. من ئەو دووکەڵی ئاگردانەی کە لە کوردستانە لە گوندەکانە ئەکرێتەوە بۆنەکەی مەکرد، یعنی هەستم بە ڕەنگەکانە کرد، هەستم بە هەموو شتەکانە کرد. بۆیە ئەم فیلمە ئامۆبەجی نەزاریان ئەرمەنیە، بەڵێ ئەرمەنیە، بەڵام فیلمەکە کوردیە، هەموو شتێکی کوردیە، ناتوانم من لی دەست بەردار بم. اینجا بۆ ئەوەی ئێمە زیاتر ئاشنای ئەم فیلمە بین و لە نزیکەوە لە کەسێک کە لە کوردستانی سوور ئەمڕۆ لەگەڵمانە، هەر برایەکی خۆمان کوردێکی خۆمان لەوێوە لەگەڵمانایە، نزیکە لەو کەش و هەوە و گوند و زانیاریانی کە هەیە لەسەر فیلمەکە ئەو زیاتر نزیکە و ئاشناترە، تا چەند بزانین دەوڵەمەندمانەکات بەو زانیاریانە لێرەوە بە خێراتنی هاوڕێ ئازیزم، هاوڕێ دێرینم کاک تیتاڵی کەرەم سەیاد برا سەر و سەرچاوا بخێراتی بۆ پلاتفۆرمێ خۆ، بۆ ماڵە خۆ، بۆ فیلم سازان، سەر و سەرچاوێت مە بخێراتی. سپاس دکەم ئەز خۆشحاڵم وەکی بوومە میوانێ وە، ئەژی وا سلااف دکەم، بەرنەماوە سلااف دکەم، خواستنا مەوە وەکی هەردەم بەرنەماوە بەی ڕاوەستاندن ناوە وەشانێدا بە. ئەژی سلااوێ خات هەماشەوان هەموە هەمجی تەماشەوانە ڕادەشینم. تەباشەبانجی ئەس باوەڕکەم سلااو و ڕێزێوان بۆ تەژی هەنە، ئەم گەلک مەمنونین، سوپاسیە تەتکەین تە بخێراتی سەر و سەرچا بێتمە. براتی تاڵ من دەستپێکە بەحسێ ئەمۆ بەگ نەزاریان کرد، ئەمۆ بەگ نەزاریان بخۆ ئەرمەنیە. بەڵێ بەخۆ ئەرمەنیە.
بس لفي فيلمي هند يعني أي أم دبينين هند لكردان نزيكا هند نزيكا باورياتا بي از شبينا حسين بيجم أو أرمنيا دي بيجم كردة إجا حزدكم كابزانم تا لسر آمو بق نزاريانا كتشتك بزاني وچن علاقة وي بكردا هنا گوندوي أو تيكاليا بكردا هيا لناف كردا مظن بويا شوابي هكا بوما بحث كي قلق ممنونيتينا بله همو بگنازاریان بخوا ارمنیه لی بخواجی او مروی 100 سالا 19 سال 1892 جدایک بویه او موسکوای خواندیه خواندنا خواه موسکوای و داره بردوام کریه پیش دا الا پروفیسیاوی تشتاکی مایم بیه او پروفیسیونال گلاشگر بیه نزانم من بجن دقاومه به سورانی گلاشگر دوراکی مایم بیه بله او مجور بیه و او بخاجی آرتیستی کریه استودیای موسکوای او باجار روسیای یاروسلاوله و داره نزدیکی 100 رول جدا جدا اوی قدم دیه فیلم ها دا و يعني ليستكريه وشي اكتر بله لیستک جی کریه لی ام بجن اما لی بخواجی رژیسور مثلا اف سینارا اوی بخوا نویسیه سینارا یا همون بگ نظریانه یا زره فیلم زره و ام براستی جی وکی ام دفکرن او بخوا ارمنیه لی ام بجن ایشکی ها وقت کریه او فیلم زره ام کارم بجن وکی نوا فیلم کرده دا یا اوله ام بجن درقا جیانا کرده دا فیلم راست ارمنیا درخستیه ارمنیا حاضر کریه ارمنیا کشاندیه آرتیسته و همو ارمنی بونه لی درقا جیانا يعني بيجي قامرة مان وبشتي قامرة وروناهي وهمي اوي اريكاريا ويكرنا لفيلما همي ارمني بينا بله و فیلم جی گنده کی ملت مدا درخستنه گنده الگزه او نزدیکی 7 کیلومتری وش دوری اریوانه دوری اریوانه بس لناف كردستان يا الصورة لناف ارمنستان ناف ارمنستان دا لی جه پایتخت ارمنستان نزدیکی 7 کیلومتر باورم جاوی دورتره دورا في جندي الكسي بيجين كرد زحفل ويري بس بتاني جندا كردا تشواي ناخد الارمنستان نزدیکی 22 گنده کردا هبونه یه ملت ما 22 گند لی زانی چانکه کو کک سرکف اف پشتی هلواشینا سوویته قالك خوشتره پشتی هلواشینا سوویته گلک جور بوی خرابونا آبوریه اکونومیه گلک درکتن جوان درا چون روسیه ایجا گنده ملت مدا هم بجن او 22 گند وقت از دویجم تن ملت مدا دا تجید او نهاجی سایه لی گند هنه کم بونه مانه 15 مال گند هنه نزدیکی 100 مالیه گند هنه نزدیکی 60 مالیه خواستم بجم نه وقت بری daha زیاده تر بون مثلا من بری هف دکن ارمنستان گنده ملت ما حیملی گنده داده جین لی جورجیای یا که هم بجن رخ جینارا ارمنستانه به پرانی اونا گنده دا تنه بون ناجی تنه نه گنده جورجیای دا حیملی تفلیسه دا تبلیسی جرا فرمیته گوتنه وی باجاری را حیملی کرد وی داره دجیتن ناجی یوسایه تخوازم بجم او گنده که ملت مدا او فیلم همو بگ نظریان یا زره به سرنامه زره
لگوند علاقه درکتیه امجرانها او نافچه حساب چهار نافچه آبارانه ملت ناف در زمان مته گوتنه آخ بارانه لی ارمنی دویژن آبارانه آره من از الفيري تشتك هنا حظ كم بتشك واخد بدا برايا خو من دفيد لصرف في المال الفيري تشتك بحسب كم عندك فريم بيجين ام تشيوا تشواد بيجي تشار تشيوا الفيري حظ كم بتشك لصرف في وقتي بحث فيلم كم بقى نفيسين جيرة ببم یک دقیقی دوستان عزیزان کاتێک کە سەیری ئەم فیلمە ئەکەین لێرەیە لەم چوارچێوەیە با بڵێن لەم فرێمە ئەوەی کە ئەیبینین جلی کوردی ئەبینین دێی کوردی ئەبینین یعنی ئەوی ئەم دەبینین الڤێرێ کارکتەرێن کووردە و هوسا میزانسێن هوسا بێژین هاوسەنگیە ئەمۆ بەگ نزاریان هوسا چێ کریە و بتامێ کوردی اینجا هەکە من پرسیار بکەم بێژم ئەوێت وەکی چیایەکل پشتی و ئەفژنە لێرەیە لە تەنیشتێتی هەکە بپرسم ئەو چیە گەلە کەس نزانیت گەلە کەسێ نوکە بەس گەلە کەسێ بەری دزانی ئەvە بخۆ ژیانە گوندی لەسەرەوی بیە ئەvە سوتەنیە بێژین ئەvە غاز و مازۆت و نەفتێت ئەو دەمی بینە کە ئاگر و خواردنێمە بەوی هاتیە چێکردن و ئەvەژی هەری ئاژەڵێ حیواناتی خۆمانی ئاژەڵەکانمانە مەڕووماڵاتمانە لەوێ کۆکراوەتەوە زیاتری ئاژەڵمان بڵێن مانگا و گایەلمان ئەلەوێ کۆکراوەتەوە و دانراوە ئیتر ئەمە ئەوەیە کە با بڵێن ڕەسەنایەتی فیلمەکە لێرەوە ئەو ڕەسەنایەتیە لە هەموو لە تەنانەت لە بەردەکانی خانوەکەی ئەیبینی لە گوێسوانەکەی ئەیبینی لە دیمەنەکەی پشتەوە لە جلی ژنەکەیە لە هی کارکتەرەکانە دیارە ئەمەیە ئەتوانین بڵێن شوناسی فیلمەکەیە هەرچەندێ من بە تۆزێ بڕوات فیلمەکە ئەگەر بێت و دیقەتی بدەین لە ناو چێوەی فیلمەکەیە لە ناو ئەو فرێمەیە لەو چوار چێوەیە کاری دەرهێنان لەوێ کراوە ئەها دیقەتی دەن لێرەیە کاری دەرهێنان کراوە کە ئەکتەرەکان ناچنە دەرەوەی فرێمەکە دێنە ناو فرێمەکە حرەکەی تایە ئەوە تا لێرەکە ئەم کەسە کە کەوتووە لەگەڵ کەوتنەکەشیە ئەوە تا هەستایەوە سێرەکەین حرەکەیەکی تایە بزاوتێکی تایە ئەم بزاوتە بۆ خۆی کاری دەرهێنانی تیا کردو لەگەڵ ئەوەشە ئێستا لەم دیمەنە گشتیەشە ئێمە ئەو شتانی کە ئەیبینین هەموو تاموبوونی جوگرافیای کوردستانی پێوە دیارە من ئەمەیە یا لێرە کە ئێستا ئەم کارۆڵە و بەرخە ئەێنێتە دەرەوە ئەهان با بڵێن کەپرەکەی پشتەوە ئەوەتانێ ناو ماڵەکە کاتی زۆری با بڵێن جل و بەرگ و کەرەسەکان هەر هەمووی ئەمەیە کوردێنی ئەیتر بۆیە من بە شکم کە ئەمە بەجی نزاریان ئەوە لێرە تێکەڵ چێشێکە کرێ لە بینی دوو دیمەنە کە بۆ ئەو کاتە زۆر کارێکی سەخت بووە بەڵام بە فیلمی 35 ملیم فیلمەکانە خرێتە سەر یەک لە کاتی چنینە لە کاتی مۆنتاجە ئاوها ئەنجام دراوە بۆ ئەوەی شتێک بچێتە بەر خەیاڵی ئەکتەرەکە با لێرەوە فیلمەکە ڕاگرم بچمەوە بۆ لای کاک تیتاڵ ئەرێ برا تیتاڵ ئەم دەوێت زیاتر خۆ بدەینە بەحسێ ئەمۆ بەگ تە چەوە دزانیت علاقەتێوە پەیوەندیە وی بە کووردا چ قاست بیە ئەو دۆستێکی جماعتە مە بوو ئەس بێژم دۆستێکی ئەس تشتێکیژی سەردا زێدەکەم وەکی ئەس بێژم وەکی کولتورە ئەرمەنیا چاند کولتورە ئەرمەنیا gelekî nêzîkî em bijin wek cimatên vê herêmê ev herêma Qafqasyayê herêmekî hevin dixwazim bijim gelek tişt mînanî hevin gelek û ji wan gelek dostê cimata me ji nava Ermeniya da
هبونه و نه و یک جوانه جه همو بکنظاریان بو یک و ام بجن قرار کرد و فیلم حاضر که و در مثلا ام بجن خیرخوازه که جماعت ما ایمایی جی لازو بو حکو بغازاریان یک و درقا فیلم دا بخواجی فکر خواه گوتیه و دایا دیار کرنه وکی پریمیرا و فیلمه یا زره سال 1926 نه مجداره درکتیه اره سال لی 1926 جارا اولن 1927 هاتیه نیشاندان نشان داینه اره بله اره 1927 از باور کم من الفيري تشتق دانايا من عندك زانياري ورقرتيه 1926 فيلم هاتيه تشيكرين برامينان 1926 لإيريفان لكينو كان هاتيه نشاندان كينو كان افتشيه سينمايا غوندا باجيرك تشيه سينماي كينو كان سينما كينو كان هاتيه نشاندان بله اري برا تيتال الفيري عندك فاليد ما برسيار هنا انجاز دفيد مس برسيار يوان بوتا اكا اف الفيري برايا ما حسن جودي النفيسيه الصلاف وحرمته خو بيشكشيه ريزدار تيتال كرمه سياد دكم ام رنجو كدا مالباتا سياد بير پربه بها و بلي بنرخ دبينين سلاف الرز لما مستايا هجاك اكثر كو قلق سباسيات هدكم برا حسن و قصريا من عفيكا براتي تالك كرمانجيا من خندنا كرمانجيا من لا باشه زلاله همه قش فهمداریه تشابيد مني تصاغ بيد ام هردفيت يعني تشوابيد ام كردين بوما شرمه هكا ام ليقديتي نجهين من تشوابيد دفيت باغبر راسته يعني كردين باليقدي بدي حالي بي انت الفيري هركاك حسن برسياري هنا بس فبا بيتا ارامين فيسي صلاو الريزن برسياره بو كاك تيتالي بريزه ايا نسخيا فيلم لكشويو تشون اكري بدس بخريت افا برسياري اوي دكات كام من بري لايفا برسيار التكروتم ام تشوا بكارين اف فيلما خام 35 مليم بكارين دستي مبكافيت وبكرين اتر از بخو امادم بپاره خو پاره بنيرم فريكم بو هو بكرينو اف فيلما ببيتا ثروته ما كردا اما يلا هاول بدن او آرمن فیلم و بنگریدانه او استودیو حتی ناجی سرناوه همو بکنظاریانه او استودیو پشتی وفات بونه او استودیو اول یا آرمن فیلم کرن سرناوه همو بکنظاریان و حتی ام گره که وان و بکرنه تبی وان بکرنه نوا پیواندیا باورم امی پی بحثن چیه چاوه امی باشه به هفرا نوا پیواندیا دا بزانه بن چاوه بکن پرسیارێکی دن هەر برا بلال سەلام پرسیار دکات دەبێژیت چیرۆکە فیلما بێ فیلمی ئەف دروستاهیە ڕاستیە بێژین ئان نویسەر ئامۆ بەگنەزێران بخۆ نویسی و بخۆ vê çîroka dروست kiriye ewa de em bijin çawan e ew zanin wekî em tiştekî hildidin ji jiyanê û hemlî li ser wê sênarê dinivîsin nivîsarê dî berfirekirinê bûyar dibe çê dibe ewa aqasî ser erf edet ser jiyana wî çaxî wekî çi cûreyî em bijin ça bû çi bû ew erf edetê wî çaxî û hemlî ez bêjim wekî fîlm hema vê fîlmê da keça Kurd û xortê Kurd boy mafê jiyana xwe boy evîna xwe çawa tê bêjî şerkariyê dikin. Ere
برا حسن جودي برسيارك جدا دبيجيد او ليستقمان لفيلمادا تشكرتي دا هنا ان همي ارمني وروسي وازرينا اوي دليزن اوي اكتر كاكسر دنجة نوكا كابزانم دنجي من نوكا دنج ديت باشنا نوكا تشوايا دنجي من ديت بله اري نها ديت زلالا نورمالا اري برا حسن برسيار دكات دبيجيت او ليستقفان اكتر اوي ناف المادا شكرتي دا هنا ان همي ارمنينا ان ازري ان الروسي تشينا ناف دا كرتونانا او ارمنينا همو لي نوان دا يكي جورجي جيه وداري يكي جورجي تدا دليزه لما تشاو هناك بري جود او فيلم سال هزار دست بکا سال 1907 باشه حتی دوبلاش کرنه دنگ اره او پیش دا وقت تازه درکت بو بدنگ بو اره وک فیلم همو دنیای جیانه همو جیا جی فیلم درد خستن بدنگ بون ویچ آخی دنگ تنه بو ويا بس برسيارك شيدن بيجين او ديالوج اخافتنا ككرنا لارمنيا هنا دوبلاج كرنا اب ديالوج وقتي خوي بيجين كاد سردما امو بق نفيسينا ان نفيسينا كتبزاني تاك نزاني چونكي بريتيا نزانم تدزاني ان وام بيجين قاضي بيجي سيناريو دا ديالوج هبيه لدنگ تنه اري دنگ نبيه وي چونكي دمي دنگ تومار نكننا چونكي ب افليفا اكترين درد كافيت كوان دو اغفن يعني اخافتنا هنا نقاشا هنا لنقباوان لسر هندك ديمنا هندك كاركترين لو ما دبيجم بله راست همو اکتور همو اکتور یه ارمنیه بناو دنگن زانی اها هر بخو فيلم قلق جانا يعني نظام دبي كرد اف دسروكا سريو جلكو وان تشتابو وان شيكربي تشوا افهاتيه وصا لو شيكرنا وصا رن شيكرنا برا تيتال بله راسته چونکی او فیلم همه گنده ملتیه دا درخستنه نوا ملت دا درخستنه دینا خواهدانه گشک همو وی چاقی چه جورایی جلو برگی وان چه جورایی بونه دینا خواهدانه دا گشک لگوری ویاجی چه کرنه زانی اره برا تيتال از باوركم الفيري دنج بابي تهنا قولا بله دنج بابي من وقتی ورتلو شيء نراتي شوري كزن حسنون باقوه خوب بدينا في قولا دبيجن هن ويا باقوه خوب دينا قولي في الماء او دنج رولا شيخ دنج بابي من اف شيخه بله او رولا شيخ وقت داخل دنگ بابي من بابي تيه تو کس نزاند شوایی تو ولی مباده تو ولی مغازه حنیف کنی تو کس نزاند شوایی تو ولی مباده تو
حالی پرچم جا مقازر زندایی تو مقازر همی پوخونی کنبایی تو کس نزانه بشوایی باغ بالا توغک میگل دستمیم تنها گشترا کن توغک وای بالا جاد دردی دایا هم ئەرێ براتی تاڵ ئەلڤێرێ دەنگێ شێخ با بێتە دۆبلاچ کریە و قەولەک دەخوێنیت بله. قەولە ئەوە دینیە نەوەیە هی بله، دینا مەیا کووردا ئێزداییە بله ئەرێ راسته اینجا ئەم کەک سەرکەوت باوی من سوڤێت هەیە هەلنا وەختێ هەلواشیایی نیبوو هەیە داویاس مابوون چەند ساڵ 4-5 ساڵ مابوون دەخواستن ئیدی دۆکومنت حاضر بوون وەکی ناوێ ئارتیستێ ئەمەکدار jî bidane bavê min rojnamevanê emekdar bû yê Ermenistanê rojnamevan lê dixwastin navê artîstê emekdar bidanê de yê ew jî bidanê de ser da zêde bikirana lê Sovyet hilweşiya sa ma zanî em bijin ew ma çimkî ewî artîstiya wî jî hebû ewî min çend cara jî daye diyarkirinê stûdyoyê de wextê ewî diyalog dixwand stûdyoya radyoyê de eger meriv ji odê derdket ji odê derdketî 4-5 mereva dibir û wextê tu stûdyoyê derdketî te dîna xwe nedidayê de wekî stûdyoyê de kî ye kî nîne wekî wê derê 4-5 meriv rûniştine bi hev re daxivin lê wextê tu diketî indir te didît wekî tenê merivek rûnişt ev bavên bû rûniştibû keremê seyad rûniştibû dixwand dixwazim bijim ew bo wê yekê em bijin ewa wî ew hunirê wî em bijin ewa wî ya hebû wek artîst jî dengê wî em bijin ewî wek ew jî dixwand dixwazim bijim wî çaxî bo wê yekê dawet kiribûn wekî ew bixûne rola şêx ئەها gelek lawa kak bêjîn hendek hevalê din me bêjîn bira Hesen pirsyarekî din hene dibêje dema ku filma hate nîşandan karvedana civakê Kurd çawa bû ew dizanît çi baskiriye babûkalê we kesên din ewî berî çi baskirîne ev filma û demî hatiye nîşandan çawa biye civaka Kurd wî çaxî ji qetlamê ji nû ve qetlama Kurdê me ye jaliyê Serhatê yê wan dera Kurdên ji wê derê derbasê vê Ermenistanê bûn Ermenistana îroîn erê em bijin wî çaxî ew pişt qetlamê hingê halê cemaetê Aqasî jî baş nîbûn teze hatibûn wek mihacir ji qetlamê Filitî bûn jiyan çetin bû Sovyet teze hatibû sazkirinê Ermenistan teze ji nû ve ketibû nava ji nû ve ketibû nava Sovyeta berê nava Tifaka Sovyetê halê cemaetê wî çaxî ne baş bû teze ji nû ve jiyan dest pê dibû û dewleta Sovyetê nedihişt wekî miletê ku nava Sovyetê de dijîtin nexandî bimana û dest pê dikirin ji nû ve mekteb saz dikirin em bijin didana xandinê esa dikirin wekî xandina navîn ya hemiya hebiye êdî piştî xandina navîn êdî kêfa wan bû em bijin bixwastan yanê lê nivîsar xandin ew xandina navîn Sovyetê borcdar dikir wekî hemû kes gereke here mektebê bixûne dixwazim bijim halê cemaetê wî çaxî ji nû ve dest pê dibû û çand kultura milet jî em bijin ji nû ve dest pê dikirin her yek tiştekî bike nû salên sîyî de dest pê bûn êdî radyo wî çaxî çend deqa
چه بو سال 1930 روزنامه ریا تازه دست بکر وی چاخی به واشاندنه لی فقط اوی یکی 7-8 ساله کشاند پشترا رژیم استالین نشت و که همو چند تنه یا کردانا یا همو ملتا دانا سکناندنه دانا سکناندنه حتی نی وفات بو ستالین پشتی وفات استالین 50 دایدی دیسا او مرکز چند کلتورا همو ملتا دیسا جاره که ماین بردوام کرد او نوان دا ساجی کرده ما وقت در بازی و داره بون کرده ازیدی و داره رقم آوان دگیشته سال 21 22 23 دگیشته 7,000 نیف و نوبره دارم بجند لی داویا سال 1990 دی گیشته بو 100,000 نزدیکی 100,000 براتی تال او دمی رادیوی ایریوان بله او دمی کردستانی سور بری ستالین هاتا چیه کرن رادیوی ایریوان هبی بابی تلویره بی و او ستران بیجن وکی بیجن اصلی که قادرو گلک کسی دن الویره سترانی گوتن و سترانی وان تانو کشی لکردستانی ممایا لکرد همی کردستان یعنی ما بون از وکی نمونه کی بیجن سترانه ولات یمن اصلی که قادر گوتیه او دمی از دمی 14 سال بیا آن 15 سال 16 سال تشتکی حسا بیا من بخو اصلی که قادر جدید سونیا مد چاپی کتناوی او وی وصاقود من حتی کچکل درما زاروک او اورنجی من بی بیجن خوندکار من بی فیرخوازی من بی من وی فیر کرد بابان او سترانیه بیجی سترانه اصلی که قادر وشي اصلي كقادر يدقوت وهو كرمانجي جي نتزاني فهم جي ندكر تيز ندقش بس هند لنا مدى بلافي يعني او سترانا هندك وهند هكا بحثي شي الراديو ايريفان بو مبكيت وقت منك پیش دا گوت رادیو ایریوان جی سال 1930 دست پیک دا هفته 10-15 دقیقه وشان هبو تنه نوچه دنگو باز دادن نو هفته دا 10 دقیقه 15 دقیقه لی پشت را وقت جاره که هاتا گرتنه سال 1937 ایده هاتا گرتنه نو بریدانه دا حتی نی 1950 دا جنوبا دست بکر رادیو ایدی ایشه خواب بکه 50 دا حتی نی روژه ایلوین رادیو خبته اما وی جورایی جی روزنامه حسابیه روزنامه ریات هزه اما سی دا دست بکریه حتی سیواش اشترا 50 دیسا حتی اینا دیسا وشنا خواب بردوام که حتی روژه ایروین هنه مروف نا اینفورماسیون شاش بلاو دکن ورا راست بیجن پشتی هلوشینا سوویت رادیو تنه پشتی هلوشینا سوویت روزنامه تنه بیه لیاز ورا بیجن واکی هم بیجن رادیو جی روزنامه جی حتی نینها جی قد دقیقی جی نسکنیه يعني سال 1950 روزنامه ریا تازه هر هنه بردوامه اری از باکم تل روزنامه ریا تازه شل دکی آن رادیو ایریوان از هر دو جیا جی از بری 1989 دا چوم رادیوه وچاخی باب مجید خفتی جا وقت سوویت الواشیا ایدی چتم بو همو کس جور چون یک سرکوت جور درکتن چون روی آبوریا گراندا ترانسپورت سکنی بو اکونومی تنه بو ارمنستان کتا نوا شرکی دجوار تاوی آذربایجان سوویت جی الواشیا خلایی کتا نوا جماعت ورا راست بجم گلکی گرام بو و جبوه آبوری او روشان بینه ما گلک جماعت جوی داره گد درکتن چون جباب موقت تانه ما رادیوی بگرتانا لی باب من نشت گو از وی جابداری هلده من سرخواه از نهیل ما که رادیو بگرتنه هم به هبرا اوی بابم دگو اگر بگرن از نزانه وی باشه بوکرنه یعنی نه
چونکی وانا دگو حتی حال خوش نبه همه صاحب ترانسپورت نبو پیاده چونه خبات دهات زانی سال نودی حتی نود به اینجا مجمال همه حتی نویر 12 کیلومتر بود یعنی 12 کیلومتر همین روژا بابیته دچو رادیو دزوریه به بله 12 دچو 12 دهات اجی تاوی گلوی چومه حاتمه اینجا نه هنه کنه وقتی هم بجن خبر داده نه حز نکن ما که هم بجن خواه رکلام بکن بجن نوا فلان تشت های وقتی دپرسن باشه دی شروع بید کی لی من وقتی جوره که ما این خبر دن دوین رادیو تنه نزانم چه تنه اوا سیاد بو وکی نهشت رادیو کردی بگرتنه اوش سال از نسد نودی دا دست بکری وقتی سوویت الواشیا نودیه که آخافتن daha خواشتر هات نچه کرنه پروگرام daha خواشتر هات نچه کرنه اوی بخوا پروگرامی وی جدا هبون رادیو گدار به تلفن زندی دکتنه نوا پیواندیا تشتی سا تو نبو هینا سوویتی تا ورا راست بجن جه ترکیه جه ایران جه سوریه زندی دکتنه اوا تشتاکی نوبونه که نوبون بو نوا پروگرام دا جا حتی نی روژه ایروین جی وی جورایی آقا سی برا چاو بجم نکو چاو باوی خواهد بجم برا رحمه لی به بجن روشنبیر از وی پرسید میرم وی اوی وقت هم خبر دادم وقت روشنبیر برا رحمه لی به اما که وی گله که مزم بو نوا پاراستن او بردوام کرنا ایش رادیوی دا با وی اکی جی دولت گرد او مدال زرین روزنامه‌وان ارمنستان امکدار جی دانوی بسازی حکومت حریم کردستان او پیروز کریه جالی خدا جی او مدالیون حکومت وزیرت روشنبیری خواستم بجم حتی روز ایرانی جی بردوام دکه و بردوام بکه هم رادیو هم جی روزنامه و صحت و خوش دست و خوش او جهه شانازی همه قصری من عفیکه من از مجیلا سلفونی بوم تلفونی بوم چونکی من دویا وی لایوی نوکا با جهه دن شیر بکم او بشکم بشداری بکن که خلق همی خلق زیتر ببینید من نو دمی لگلتا دا آخر و دبی او جی بکم دبی کارو برداری استودیو جی بکم قصری من عفیکه براتی تا براتی تا که بزانم اره کرمکه بزانم کسی دن سرکوته بجی خط بو دنگ رند باش نای نه من گوتم نکات چوایه دنگ من قد بره نکات دهت نها چوایه نها باشا دنگ بجی باش بو باش بو اوتم قصري من عفيكه من مجيلا تلفوني دستي بيم چونكي في لايفي شير ذكر هاو باش ذكر بو جهدن بو جروبي خمداريه في وقتي نفسي وقت از دبي شولا كاروباري استوديو جي بكم قصري من عفيكه برا ام كرد قلق لاوك هنا لاوك ما زحفن جاء الفيري طبعا خان برسيارك دكاد خاني لبزيرين از باوركم ما بستاوي او خاني لبزيرين قلايا دمدم لدفرا وهو بيا ان لا چونكي نزيكي از باوركم سرسيني را ايناني بيا هيك هوالكي وصا هنا چونكي عربي شبو اف رومانه نویسیه عربی شموی کردستانی سوربیه هرچی کردستانی سوربه عربی شموی یه عالی سر هده اره نو او تخازی من برس فهم نکنه من برس راست فهم نکرد زنی که اکثر کرد اره نه دنگ خود دبا عربي شمو رومان بيجين تشيروكا دريج بله رومان نویسه
ڕۆمان نویسێکی کوردی مەزنە خەڵکی کوردستانی سۆرە ئەو قەڵای دمدم نویسیە ئەو ڕۆمانی ئەوی بناوبانگ قەڵای دمدمە ئیتر ئەبز نزانم تابانخانە نویسیە خانێ لە بزێڕین خانێ لە بزەڕین کەسەکە لە ناو ڕۆمانێدا اینجا نزانم ئەو مەبەستا وێ ئەوە کە قەڵای دمدم لە ئەو دەڤەرە وەیە ئەن چ ئەردەکی بیە نزانم دەڤەرە ئیرانێ دەڤەرە ئیرانیە ئەرێ دەڤوە ڕاست دەرەقە شەڕە ئیران ئەرێ خۆ باسی شەڕێ سەفەوی دکات لەگەڵ سەفەویە بێژین لە دەڤوە وەکی کرمانجیەت کوردستانی سۆر بێژین لاوک وەکی لاوک هەنە قەڵای دمدم وەکی لاوک هاتیە جەمە ئەرێ جەبنەوە وەک جەمە ناوە دکەوە ئالیێ وی بەری سینۆر دکەوە سینۆری تەوی تورکیا ئیرانێ ئەرێ بەری ئێرانیە بەرێ بەدەستی ئێرانی ئای دەرێ جێ وەیە هەی ئەز نەچوومە بڕاستی لێ مڕا گەلیکردنە گوتنە وێ دەرێ جێوێژی دیارە ئەرێ ئەم با بەرێ پچەکی دن بەرێ خۆ بدەینە فیلما بەڵێ کا بزانین چونکی هەندێ تشتێ دن هەنە من دەوێت بەحسێ وانژی بکەم ئەە وێرێ برادرینە لێرە دیمەنەکە گوایە شەوە بەڵام لە کاتی وێنە کێشان تەسویرکردن ڕۆژ کراوە بەڵام فلتەریان بۆ داناوە ئەو کاتە وا بووە فلتەریان بۆ داناوە بووی لە شەو بچێت کە ڕووناکی نەبووە لە کاتی شەوە بتوانن ئەو دیمەنە وەکو شەو دەربخەن شەو دەربکەوێت جا بۆیە ئەگەر سەیری ئاسمانەکە بکەیت ئاسمانەکە ڕووناکە ئاسمان پێشان ئەوتانی ئێساکای لەم کە کورد بوون ناسی جلوبەر لە هەموو کەرەسەکە اگر Perché dai? Perché? cosa dare? Dare intera! Şut! Berek'in sesine gidiyor. لێرە ئێمە کەسەی دەکەین چواردەوری دیمەنەکەی تاریک کردووە دەرهێنەر کە ئەوەمان پێڵێ کاڵێ چاوی ئەم ئەکتەرە سەیری ئەو جێە ئەکات بەس ئەو سەرنجی ئەچێتە سەر چۆنێتی ڕفاندنی زەرێ کایانوێ زەرێ بڕفێنن لێرە بەس ئەوێ ئەومان پێ بڵێ چاوی ئەم ئەوە ئەبینێ بۆیە چواردەوری تاریک کردووە و تاریشەکەش لە هەمان کاتا بۆ شەوە بەڵام لێرە بە سەرنجە اینجا من ئەمەوێ لێرە براتی تاڵ من دوێت لێرە بەسی تشتێکی بکەم وەکا فیلما کوردی بنەودەمی کە دەبێژم ئەف فیلمە کوردیە چونکی ئەو دەمی بەرێ خۆ دەدەیتە هەمی فرێمەک هەمی دەمەنێک هەمی بزافتێک هەمی هەنگاوێک لە ناو فیلمادا هەمی تشتی کوردێنی دەبینیت
و دەرهێنەرژی دەمی گەلک زیرەک بیە لە ناو یەک چوارچێوە لە ناو یەک چێوەدا هەمی ئەکتەرێن دبزوێن یعنی بێژین دەرهێنانەوی لوێرەیە وەکی تە گوتی ئامۆ بەگ نزاریان بخۆ لە ئیستیە یعنی ئەکتەری کریە و ئەس باوەڕکەم ئەکتەری کریە لەسەر ستەیجی کریە لەسەر سەحنە لەسەر بێژین تیاتر نەوەیە چونکی لوێرێ دەرهێنانە وەکی دەرئێنان دەبێژم بۆ ئەو دەمی فیلما کوردی گەلک فەربیە کە دەرئێنانێکی وڵسا بکەن وەکی تیاتر هەموو لە ناو فرێمێکی بیت جا ئەو کریە و گەلک لاوچێ کریە و ئەتوانم بێژم وەکی تە گوتیت کاریگەریە سینەمایە ریالیزمە هەرچەنێ بخۆ کلاسیکە بەڵام ئەتوانم بێژین تیاترا ریالیزمە سۆڤێت ڕووسی ئەو دەمی لەسەر وی هەبیە لەسەر نزاریان هەبیە بۆیە فیلم گەلک تژی کریە هەندێک فیلمێت ئەمریکی دەبینمی ئەو دەمی ساڵە 1926 شاشی تێدانە لە ناو فرێمی لە ناو چێوەدا شاشی تێدا هەنە نەتژیە گەلک جارە ڕۆژ نەتیژیە گەلک جارە ئەڤڕووناهی گەلک جوان بکار نەئینانە بەزلڤێرە ئەمۆ بەگ نزاریان یعنی چەوا بێژین دیارە شارەزاییەکی باشی هەنە براتی تاڵ ئەم لڤێرێ ئەڤاڵێکی مە ئەو گوت ئەمۆ بەگ نزاریان سێ فیلمێ دوو فیلمێ دن کوردی هەنە ئەو هەواڵ لە دەفتە هەنە چت زانی دوو فیلمێ دنێ دن کوردی چێکریە ئاننا هەکە وەکت وەکی تە بزانیت نا من نبیستیاکی دیسا فیلمێویە زەرەیە فیلماوی یا کوردی زەرێ بیە ئەم بژن نەکۆ یا کوردی دەرەقا کوردادا ئارتیست هەموو کورد بوون لە ژیانە کوردا دەرەقا ژیانە کوردادا دەرەقا عەرف عەدەتێ واندا ئەف فیلم هاتیە دەرخستنێ ئەرێ یعنی بەس ئەف فیلمان لەسەر کورد کریە وەکی تە دزانیت بەڵێ نا و پشتی وێ فیلمێ کوردی تەنەبوونە حەتانێ ساڵا 1970 حەتانی هەلواشینە سۆڤیەتێ فیلمێ کوردی تەنەبوونە ئیدی ئەرێ براتی تاڵ ئەم لڤێرە فیلم سازان ماڵی هەمی کوردایە نەهی منە نەهی سەرکەوتە نەهی ئەزە ئەجا ئەس دکەم تە ئاریکاریان ئەمە بکەیت کوردێن مە ئەوی فیلم چێکرێ لوێرێ لە کوردستانی سۆر بمە بێنیتە ناساندن و ئەم حەز دکەین فیلماوان ئەوی بەری ببینین بێتە نیشاندان و لڤێرێ بێنە ماڵا خۆ لڤێرێ لە فیلم سازان وەکی نوکە گەنگەشەیەکەم نیقاشە پێک بە بکەین لەسەر فیلماوانە کە ناوێدوان بۆ من ڤڕێکەی فەیسبووکاوان تەلەفۆناوان وەساپێوان گەلک سوپاسیاتە دکەم سەر چاوەکێکۆ سەر چاوەکێک سەرکرد نابێژێ بێژە کەکۆ ئەزێ هەموو تشتیت پێ باسم پەیوەندی وا بەهێڤرا چێ بکەم ئیدێ زەلال بە ئەو بە ئەمێ هەموو تشتی هەڵکەن ئەس باوەڕ ئەوە یەک و پشتی هەنگاوێکی دن هەکە هون کەسێکی مە لوێرێ بکاریت ئەف فیلما ئەوێت نوکەل دەڤمەیەوێت بە ئەرمەنی ئاخافتن دکەن ئەف ئەرمەنیە بۆمە وەرجێرنە سەر زمانێ کوردی زاراوەیە کرمانجی ئەز ئەم گەلە کەیف خۆش دەبین و چ قاست تەکلیف بکات پارە ببێت من پارەیە وانە ددەم وی ددەم هەکە ئەو بۆمە ئەvە وەرجێڕیت دابنێت بۆمە گەلک فەرە چونکی من دەبێتە کە ئەبێت کرمانجی هەبیت و لەگەڵ کرمانجی دڤیا وەربیجێڕینە سۆرانیژی و ئەف فیلمە و هەکە فیلمێت خام ئەوی 35 ملم بێتە پەیداکردن ئەس بەریکا خۆبیت ئەس من دەبێت بکڕم
و ببینە خوددانێت فیلمێت کوردی بەری خۆ و دەنگ بخەینە سەر بە کرمانجی و بسۆرانیژی بە هەردوو و ئەز وێرێژی لە ئەمریکا هەکەس بکارم کەمپانی هەنە حەز دەکەم ڕەنگژی بخەینە سەر یعنی ڕەنگڕێژیژی بکەین و هەواڵێکی مە هەنە لە کوردستان دکارێت بە دیجیتاڵی ڕنگ بخاتە سەر بەسەکە ئەفسی 5 ملیم لە دەفما هەبیت ئەس باوەکەم الوێرە کەمپانی هەنە دکەن اینجا ئەس حەز دەکەم یعنی ئەvە بکەین ئەvە چونکی سامانێک سەروەتێک گەنجینەیەکی مەی کوردایە بە هەمی تشت و تەبخۆت زانیت یعنی ئارام تیگران بخۆ ئەرمەنیە بەڵام 1970 سرانێوی هەمی کوردیە نەوەیە هەمی کوردیە ئێ باشە ئەم نوکە بێژین ئارام تیگران نەکوردە بخۆ ئەرمەنی بوو ئەرێ کەرەمکە نا ئارامی تیگران ئەرمەنی بوو لێ بە کوردی دەسترا ئەرێ و سترانێ کوردی ئەو ئەرمەنیە سووریە بوو ئەرێ ئەرمەنیە سووریە بی و ئەرێ دزانم ئەو ئارام تیگران بابێوی بابووکان سەرکە ئەرێ کەرم دەنگە من قەدبی دەنگ پڕ خراپ بێن باش نایگودارکردن زانێ نوها چەوانە زەڵال دەبێ پاشە دیسا قوتێ قەت دەبێ ئەها ئەوە ئەس باوەڕکەم ئینتەرنێتێ وە نەباشە ئەوە مەسەلە ئینتەرنێت خەت نەباشە ئەرێ خەت نەباشە بەس هەر گەلک کەیف خۆش بین گوێ لە دەنگێ تەبیێ وە تەدیت یعنی برایەکی مەدیت کەسێن خۆ دیت لە کوردستانی سوور و نوکە لەگەڵمەیە ئەو بۆمە گەلک تشتێکی پیرۆزە نزانم کوردستانی سوور ناکەک سەرکەم ji ئەرمەنیستانê me em bijin galbavê me ji Qersê bajarê Qersê Serhadê ji wir derbasî virbûne waxtê sala 1918 lê ev Kurdistana Sor di navbera Qerebaxê û Ermenîstana îroyîn dane lêna wek Kurdistana Sor niha tune ew ax di navbera Qerebaxê û Ermenîstanê dane ew niha roja îroyîn waxtê dibêjin erê waxtê roja îroyîn niha nav deng û behseda nav nûça da hema van roja dibêjin ew korîdora Laçînê waxtê hatiye girtinê aya korîdora Laçînê û ewa hema wê derê dikete nava Kurdistana Sor ew hema korîdora Laçînê Azeriya niha girtiye ew rê nahêlin wekî xwarin xwerek piştgiriya humanîtarî here Ermeniya ra Ermeniyê Qerebaxê ra نوکە کورد نەلوێرەیە ئەس باوەڕکەم کوردێن وێرێ هەمی چوونە عەردادن کۆچەرکردن کۆچکردن بەڵێ niha wir Kurd tinene lê hebûn berê hebûn بەرێ هەبوون ئەرێ برا تویتاڵ ئەس باوەڕکەم دەv من هیچ نەما ئیتر نەزانمەکە تە تشتێک دن هەبیت بەحسێ بکەیت ئەم گەلک کەیف خۆش دەبین دەنگێ من دێت گودارکردنê دەنگێ من نوکە چەوانە نوها چەوانە برا تویتاڵ نەباشە نەباشە ئەس من گوت ئەم نوکە دهێنە دوماهیە لایڤە بەس من دەبێت بزانمەکە چی تشتێ دن لە دەفتە هەنە هەکە بۆمە بێژی گەلک سوپاسیاتە دکەین دەگوێ لە دەنگێ من بوو nadinêkek serkevt min tiştek fehm nekir ew qet dibe fikra xeberdana xaftinê nayê fehm kirin hat qet dibe
ئەرێ نوکە چەوانە دەنگێ من نوکە نوها دهێت اکبری هەر وەکی بەریە هەر تەگوێ دەنگێ من نابێت دیسا خرابە کە ئەکسەر کەوت دیسا خراپە من گوتەکە ئەوە پرسە تەکنیکیە ئەرێ پرسە تەکنیکیە ئەوەی ئینتەرنێتیە گوتە هەکە تا تشتێ دن مایە بێژی گەلک سوپاسیاتە دکەین و هەواڵێت مە پرسیارەکە نایە کاردانەوەی کۆمەڵگەی ئەزێدی چی بۆ کاتێ فیلمەکەیان بینی چونکە فیلمەکە ڕەخنەی لە کۆمەڵگەی کورد گرتووە ئەبە هەر برا حەسەن جوودی نوویسیە بێژێ نزانم گوێ لە دەنگێ من هەنە تا گوێ لە دەنگێ من هەنە براتی تاڵ نه دەنگێدا تام نایە گەک سەرکەوت دەنگێدا تام نایە نیویتێ نیوی نایە نیویتێ نوی نایە باشە هەکە تا تشتێک مایە بێژە چونکی ئەم دوی ماهیە لایڤایە ئەس چ بێژم ئەس دیسا وە سلااو دەکەم سلااو و ڕێز بۆ هەمیا بۆی تەماشەوانە ئەس هەردەم ژی داویە ئاخافتنێخوا ئەس هەردەم دەبێژم ئەس یەکیتیێ تەمامیە گەلێک کوردرا دخوازم گەک سەرکەوت و سەرکەوتنێ براتی تاڵ ئەم گەلک سوپاسیاتە دکەین دەستێتە خۆش و خێراتنێتە دکەین و سەر و سەرچاوێتمە بۆ ماڵێ خۆ بهێویە منژی ڕۆژە بێمە ماڵاوە و لە رادیۆی ئێریڤان و لوێرێ پێک بە ئاخافتنێک چێ بکەین لەسەری تر چتە ببێت ئەە یەک برایانی ئازیز داوای لێبوردنەکەین لەبەرەوەی دەنگ بە جوانی نەئاگەشتە لای کاکتیتاڵ لەبەر ئینتەرنێت ئینجام هەندێک پرسیار مابوو لەوانە کاک حەسەن پرسیاری ئەوەی کرد کە ئایا کاردانەوەی کۆمەڵگەی ئەزیدی چی بوو کاتێککە فیلمەکەیان بینی وابزانم کاک حەسەنجان کاکتیتاڵ جواب بەرسەوی ئەوەی دایەوە بەس باسی ئەزیدیمان نەکرد برا ئێزدانیەکانمان نەکرد لەو کاتەیە برایشی ترمان کاک ئەمیرتەهاڵێ ئایا فیلمەکان بە زمانی کوردی بوون نەخێر کاکە میرجان فیلمەکەم ئەم فیلمە با بڵێن فیلمی زەرێ لەو کاتەیە لە ساڵی 1926 کە دروست کراوە بەرهەم هاتووە دایەلۆگەکان وەکو کاکتیتاڵ باسی کرد بە نووسراوەتەوە ئیتر ئایا بە ئەرمەنی نووسراوەتەوە یا بە کرمانجی من پێم وایە بە ئەرمەنی نووسراوەتەوە چونکە ئەویش زانیە بە ئەرمەنی بوو بە ئەرمەنی دایەلۆگەکان ئاخافتەکان نووسراوە و بە کوردی نەبووە بەڵام هەموو بابەتەکە بە کوردی بووە فیلمەکە بێدەنگە لەو کاتەیە دەنگ نەبووە دەنگ بخەنە سەری بەڵام ساڵانی هەفتاکان ئەو کاتە باوکی کاکتیتاڵ ڕەوانشاد کەرەمی سەیاد ئەو یەکێ بووە لەو کەسانە کە دەوری دەنگی شێخەکەی بینیوە و یەکێک لە سروتە ئاینەکانی ئاینی ئێزدایی یەزیدی لە کاتی ناشتنی تەرمەکەیە خستۆتە سەر و با بڵێن لەو کاتەیە کە قەولێک با بڵێن سروتێکی ئاینی ئەخوێنێت وتراوە فیلمەکە کوردی نیە بەڵام ئەو کورمانجی بوو ئەو زمانێ مە بوو لێ دیالۆگ ناوە جەماتێدا ئەوە ئەرمەنینە دیالۆگ ئەرمەنیە لێ قەولێ شێخ زمانێ مە بوو ئەرێ بەس بخۆ کاک تیتاڵ من گەلک وشەیە بێژین ئەرمەنی گوهداری دەکرد نزیکە زمانی کوردیە وانژی دبێژن دای نا زمانێکی جودایە لێ چاواژی هەبە دیسا ئەم بێژن ئەوژی دکەونە ناوە گروپە هەند ئەڤرۆپی خەبەر دەقەومە هەبن هەف بگرن هەر گەلک وشەیە نزیک هەبی یعنی ئەو گەلک خۆشبی ئەلڤێرە کاک
در آقاسی آوارم که اکثر کرد در آقاسی گله که هست کریه وقتی تو کتی نواوی فیلمه دهیدی تخمین کریه از حانه خود کم در تخمین کریه وقتی در چه قاس هست کریه وقتی در تخمین کریه وردیه نه از ببوره از براتي تال از بخو حوت زمانه داخبم حوت زمانه دزانم يعني ابا عربي وزارك وكردي سوراني وابا كرمانجيا من يتر نظانم ما كشاشي تدابي قصري من عفيكا ولا زارك دنجي لا تدقهم ولا نورمالا تدقهم وتركي وتركماني ويتر بيجين هولندي وكمك لألماني جي تدقهم وانجليزي واسباني جي بتشك بيد اغبم نقلك يتر او احتمال هر او بيت بوي لزماني ارمني جي عندك تدقهم برا تيتال كا حسن برسياريك دكات بيجيت براين مان ازيدي او دمي فيلم ديتن برسما وان شوابي چونكي او دبيجيت عندك فيلم عندك شاشيت يدانا درهق كرمانجية تشد بيجي لسر بمسألة وكي كرمانجي ني بيا بويا كي وكي كرمانجي يعني فيلم للنيرينا ويا كرمانجي وبتايبت براين مان ازيدي تشد بيجن ازداي تشد بيجن يعني باوريا وان لقل فيلما هيك شاشيت يدا هنا بدليويا ان نبدليويا شوية لا هو زاني چند بجن حرف عدد بره بونه ایجا سوویت جیوات هوا هنا سوویت درخستنه درقا بری سوویت درقا جیانا بری سوویت درخستنه ایجا سوویت جیتا زانه بو حرف عدد قانون وی چاخی چه جوره بون همو دگوت گره پیش کفتنه به گره جماعت خاندی به گره جماعت پیش داهره لی اوجی وک بره وک حرف عدد بره درخسته بون اصلا نزانم من بجن هر یک از وک نمونه زانی چه وقت هم بجن درق ملت مده بره سالا 26 ملت نخاندی نزان او فیلم که نو داره برا شاده بون برا شا بونه او جماعت آشحال بونه چمکی درق ملت دا درخسته نه ایدی شاشی چجی هبن تیدا آقا سیجی اونینن چمکی فیلم یکمه وکی درقا ملت دا در حاطیه درخستنه سال 1926 28 هاتیه نشاندن لسینمای کینو کانه اره بله سینمای 27 موسکوای هاتیه نشانده اینه لموسکو بله یکم جر لموسکو هاتیه نشاندن نه 26 پریمیر راویا وقت جنوبا درخستنه نشان دانه او سالا 26 بویه لی 26 حاضر کرنه مثلا هم بجن وی بگوتن لازو وی چاخی او درزدارک ما مستایی بخواه ارمنی بو لی کردی باش زانه بو او بگوتن اوی پریمیر اوی وقت جار اول نشان دانه گوتیه وکی نه مجدار سال 1926 بویه او لی ارمنستان در جار اول سال 1927 لموسکوای دانه کرشه 27 لموسکو 27 جار اولا اره سال 1927 لموسکوای جار اولا هاتیه نشان داینه اره لإيريفان لكينو كان سينماي كينو كان سال 27 لويري جي هاتيه نشان دان بله لدماهية هاف بايفين ادما تشيدن هنا لسر فيلم تشيدن بحثنا كريا دكاري بيجي چونكي ام قلق كيف خوش دبين يعني خبر زيتر بزانين هوالي زيتر بزانين درقا فیلم دا چا بجن من بجن فیلم تشتاکی گلگی باشه و که
عارف عادات ملت داخت درخستنه لبي داري جمع هبو تياترو يا كردي هبو هما قند ألغاز دا تياترو قند ألغاز هبو اوا ام بجن گلک برفرایی اینترنت دا از پاش لینکاجی بدمتک اکثر که تو کاری بخونی و که تیاترو ألغاز چخواست پیشکفتی بویا دولت پشتگیری دادای دا دولت فینانسه دکره او ایوان بله تیاترو تخوازم بجم دسپیکا فیلمه همه تیاتروه تیاتروه فیلم باشه چه دبه باوی فیلم تیاتروه بسانی نه از فکر خود بجم نزانم او فيلم ارمنيا بارمنيا بكرديه كرمانجيه کی جان فیلم او تدبيجي لتياترو نه تیاترو هبو تیاترو هبو تیاترو كردبون يا كردابو لاستقبال وياجي همو كردبون اكتور كرد هبون بله اكتور كرد زحبي عن اكتور ارمني نه وراي كردبون همي كردبون بله صالة بيستحوت يعني الويري هبوه بيستحفت نا بشترا ام بجن صالم بينجي صالين تشلي بينجي بينجي تشلي چونكي هندي هفالي من هنا ديروكا تياترو دنفيسن ديروكا شانو از حز دكم بان تشتا بزانم وبدموان بوي باسي تياترو كردستاني كردين ألغز جي بكن بله برا تيتال ام قلق سباسياتات كي هذه سباسيوا بكم وقلق سباسياتات كاين صحت خوش دستي تخوش وبهيفينا ام جاركا دن بآزادي همي بيكفا لكردستان مزن يقدي ببينين سرسر من وشفا تو همي هفالي دن جي خوش و ام دو اغفين چونكي لسرو دو مسألة من دفيت ام تشتكي بكين پیدا کرنا فیلم او ورجرانا او اخافتنا ارمني قال سپاس بو همي هفالي اندنجي عزيزان دوستان ليرة كوتايمان با وانا كي امشو مان هنا من لا يخوم زور خوش حالبهم لقل برايكي خوم لبدوري ملايين مليونها كيلومتر بيك قشتينوا لقل ايوشا ماڵی ئینتەرنێت و ئەم تەکنەلۆجیا تازەیە ئاوەدان بێت تا دیدارێکی کەوتاوانەیەکی کەی فیلم سازان خۆشحاڵم هەممان بە یەک شاد بینەوە کاتێک